گوندی ئاروزەر نزیک 25% فەقێکان زۆر خۆشیان ویستووە، خەڵک زۆر خۆشیان ویستووە. نەچوومە خزمەتی مامۆستا مەلا ساڵحی هەڵبجە ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئەمڕۆ 13 ساڵ تێدەپەڕێ بەسەر کۆچی دوایی جەنابی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەری و پێدەنێتە 14مین ساڵەوە کە مامۆستایەک بوو. خوای گەورە سوبحانه وتعالى تەوفیق و هیدایەتی دابوو بۆ تەدریس و تعلیم بە شێوازێک کە هەموو ژیانی ئەو لە فێرخوازی و فێرکردن دابوو. لە هەر شوێنێک وایە حوجرێکی دروست دەکرد، لە گوندەکەی خۆی حوجەی دروست کرد. دوای 3 ساڵ ڕۆیشتە گوندی ئاروزەر تا 20 ساڵ لەوێ بوو، هەمیشە حوجەی هەبوو. کاتێک کە دێکان داگیر کرات ڕۆیشتە ناحیەی سیروان، لەوێ جارێکی تر حوجەی بنیاد نایەوە. تەنانەت مزگەوت نەبوو لەوێ، بەوەی کە خەڵکی هەڵنا بۆ دروستکردنی مزگەوتی سەلاحەدین. هەتا ئەو کاتەش مزگەوت دروستکرا شوێنێک نەبوو بانگی تابوتێت، بۆیە مکەبیرەکانی هێنا لە ماڵی خۆمان. ئەو کاتە کە من مناڵێک بووم و بە شێوازێک پێنج فەرزە بانگی دا، پیان وت مامۆستا بۆچی بانگ ئەدەی کاتێک مزگەوت نییە؟ فەرمووی با دەنگی بانگ و ئەم دعوەی خوایە هەر لە ناو خەڵکیدا بمێنێ، با بزانن کاتی نوێژەکانیان چۆنە و چۆن دەیبەنە سەر. کاتێکیش هاتۆتە سلێمانی جارێکی تر حوجەی بنیاد ناوە. لەو کاتەدا کە حکومەتی بەعس توندی کردێتەوە لە مامۆستاکان کە جوڵی لێ بڕیون، لە ماڵەکەی خۆیدا جارێکی تر بەیانیان و ئێواران و نیوەڕوان و هەمیشە خەریکی وانە و تەدریس بوو. بۆیە چەندین بەروبوومی گەورەی هەبوو جەنابی مامۆستا مەلا فەتاح بەڕەحمەت بێ. لەوانە جەنابی دکتۆر ئەحمەدی شافعی کە یەکێکە لە مامۆستا دیارەکان، مامۆستا مەلا محمودی ئازادی و هەروەها مامۆستا مەلا عەبدوڵڵای هەنجیرەکە بەڕەحمەت بێ، و چەندین هاوڕێی خۆم لە زانکۆی سلێمانی کە ئێستا دکتۆرایان هەیە و مامۆستان و پرۆفیسۆرن، هەمووی قوتابی مامۆستا بوون کە یەکێک لەوانە جەنابی پرۆفیسۆر دکتۆر مەهدی قادرە کە یەکێکە لە پانێلیستەکان لە ئەمڕۆدا. بۆیە توانین بڵین سنتەر لە ژیانی مامۆستادا حوجە و تەدریس و گەیاندنی شریعەتی خوای گەورە بوو. بۆیە هەمیشە هەموو تەمەنی خۆی لەوەدا سەرەبرد، ئاگای لە ئەوە نەبوو بەڕاستی باسی خواردن و خواردنەوە و ماڵ و حسابات. زۆرجارە هاتەوە بۆ ماڵ سەمونێک لەگەڵ تۆزێ ماستا یا ماستا و دۆیە کادەی خوارد و دەڕۆژ بۆ ئیشەکانی دیکەی تری. هەرگیز بە دوای دنیاوە نەبوو، بەڵکو بە دوای تەدریس و تعلیم و گەیاندنی شریعەتی خواوە بوو. خوای گەورە بەرەکەتی خسۆتە تەمەنی کە ئێستا زۆرێک لەوانەی کاریگەریان هەیە لە کۆمەلگای ئەمڕۆی کوردەواریدا، نەک لە شاری سلێمانی بەڵکو لە هەولێریش، بەڵکو لە چەمچەماڵیش، بەڵکو لە بانە و سنەش لە کوردستانی خۆرڵات زۆربیان لەوێ تەدریسیان لە خزمەت جەنابی مامۆستادا کردبوو. خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەنی ئێمەش کە بتوانین درێژە بدەین بەو خەباتە زانستیەی کەوا جەنابی مامۆستا پێشکەشی کرد. مامۆستا سێهەم مامۆستا مەلا فەتاح زانای مامۆستا مەلا فەتاح لە ساڵی 1926 لە گوندە جوانەکەی بناویان سەر بە قەزای پێنجوێن لە باوەشی دایک و باوکێکی خواناس و عاریفە لە دایک بووە. هەر لە گوندەکەی خۆیانە دەست ئەکا بە خوێندنی قورئان و دواتریش وەکو نەرێتی فەقێتی ئەچێتە سلەیمانی و هەڵبجە و شوێنەکان بۆ ماوەیەکی زۆر دەخوێنێ و لە ساڵی 1954 لە خزمەتی مامۆستا مەلا ڕەحیمی پەرخیا مۆڵەتی مەلایەتی وەرەگرێ. دواتر دەگەڕێتەوە بۆ گوندی بناویان و ماوەیەکی زۆریش لە ئاروزەر نزیکی 20 ساڵ لەوێ تەدریزەکە و دواتر دێتە ناحیەی سیروان و دوایی دەگەڕێتەوە بۆ شاری سلەیمانی. بۆیە مامۆستا مەلا فەتاح زیاتر لە 50 ساڵ توانی خزمەت بە منبەر، خزمەت بە میحراب، خزمەت بە مزگەوت، خزمەت بە زانستە شەرعیەکان بکە، خزمەت بە خاک و خەڵک و نیشتمانی خۆی بکە. مامۆستا توانی بووی لە ناو کۆمەلگەیە، لە ناو خەڵکە، لەو شوێنانەی کە تیا ژیاوە، چ لە لادیەکانە، چ لە شارۆچکەکان و دواتر لە شاری سلێمانیشە بە حکمی کۆمەڵێک صفاتی جوانی مامۆستا سلووکی خۆی لە ناو کۆمەلگەیە جێخۆی بکاتەوە. جێبکردنەوەیە کە مەرغوب بێ، جێکردنەوەیە کە ئەو خەڵکانی بینیویانە حەزکەن گوێ بۆ بگرن. شتێکی تر لە مامۆستایە کە زۆر دوان و دیار و مامۆستا کەسێکی زۆر سادە و ساکار بوو، بە عیلمی چەنە گەورە بوو، بەڵام لە ڕووی مامەڵەکردنی سادەیەکی زۆر سادەی تیا بوو. خاکەڕایەکی زۆر بە ئاسانی لەگەڵ مامۆستا توانی منداڵێک تا گەورەیەک تا ئافرەتێک تا پیاوێک ئەیتوانێت لەگەڵ مامۆستا مامەڵە بکات بەبێ هیچ جیاوازێک. هەست ناکرد مامۆستا جیاوازی لە نێوان گەورە و بچوو کاخا. قسەکانێکی کە یەکرد بۆ هەمووان وەکو یەک حەقی خۆی پێدا. حتا یەکێک لەو مووقیفانە کە من لەبیرمە
جارێکیان کە مناسبەیە کابووین پێکۆل لە خزمەتیا لەو مناسبەیە مامۆستا ئەو بەرامبەرانەی کە دانیشتوین لەگەڵیا زۆر ڕێزیان نەگرتین بە کورتەکەی کە چوونەوە شوێنە بەڵام مامۆستا قسەیەکی چپان بەگوێی کابرا قسێ پێکەنین دوایی کە هەستاین بڕۆین لە ڕۆشنمانە کابرا هەستایە سەر پێ بەڕێز و مامەڵەیەکی دیم ئاوا فێر ببە جارێکێتی کە مامۆستایان هاتە ئاوای استیقبالیان بکە ئەمە مامۆستا بەس بە قسەی بەخوا سوحبەت کردی ئەو پێکەنی بە پێکەنین هێنایە سەرکار نەک لێ تووڕە بڵێ بۆچی تۆ لەبەرم هەڵ نەسای بۆچی ڕێزی لێ نەگرتم یەکسەر بە کەلیمەیەکی زۆر جوان کەلیمەی طەیبە توانی ئەوە بکە مامۆستا شتێکی تری هەبوو کە زۆر جوان بوو ئەویش ئەو بەڕاستی کراوە بوو یعنی ئەزود لە عەسڵی خۆی لەم سەردەمە ئەژی وەکو نەبوو بەڵێ ئێستا مامۆستایەکی قەدیم وازانە ساڵی هەشتاکانەیە ئەی لەگەڵ تەتەور و پێشکەوتنەکانە مامۆستا دوان نەکەوتبوو بۆیە لە ساتەکانی هاتن پێشەوەی تەکنۆلۆژیاشە مامۆستا غەریب نەبوو بۆی وڵێ ئەمە دروستە ئەمە حرامە جارە بێن دروستە یا دروست نییە یەکسەر مامۆستا زۆر بە ئاسانی لێ پرسیاری دەکە ئەمە چییە کە لێ حاڵێ بوو ئەگو جاقی چێکە وەڵاویش کێشەی شەرعیتیانە ئەتوانین بەکاری بێنین جگە لەوە لە ڕۆحێتێکی گەنجانەی تێدا بوو ڕۆحێتی گەنجی ئەوەتانە لەگەڵ کار و پیشەی گەنجا توانی کۆنتاکتی مامۆستا توانی بی ئەوە بکە تا جارێکیان چوینە دی کانیسپیکەی پەرخ لە بیرم دێ بۆ مەسەرێکی خێر چوین ئێمە بەڕاستی یەکەم جار مابوو چوین مەڵام مامۆستا جایتر چوو بوو کە چوین ڕیزێ پیاوی بەتەمە لە مزگەوت دانیشتوو بەردەی مزگەوتەکە نزیکەی 6 تێبوون زۆربیان گۆچانیان پێبوو مامۆستا سەلامی لێکردم وتیەوە چێڵە کردوتانە بەسێ کردیان بە ساڵەتی ئەڵا مامۆستای تۆ نەکەوە بەسێ جارێکە من هەردووانە یعنی قاچی سێوم نەهێناوە هەر بەوە مامۆستا خستە ناوەڕاستی خۆیەوە دەستی کرد بە قسەکردن بۆیان ئەو پیاوانەی هێنا جۆشدا لەگەڵ خۆیان ئەبوو قسەیە یعنی ئەمە جۆرێکە لە ئوسلوبێکی جوانی مامەڵەکردنی شیرینی مامۆستا لەگەڵ خەڵکە زانایکی ڕاستەقینەیە زۆر شاناسی بەکاری مەلایەت ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين مامۆستایانی بەقەدر